مناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامی ئەمڕۆ قسە لەسەر دۆسیەی جێفری بیستن و داهاتووی شارستانیەتی ڕۆژاوا دەکەین. قسە لەسەرەوە دەکەین ئەم ڕووداوە یاخود دۆسیەی جێفری بیستن لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کە تێیدا ماوەی 20 ساڵ بازرگانی بە مرۆڤ و دەستدرێژی کراوەتە سەر منداڵان و نخبەی سیاسی، ئابووری، هونەری، هەروە سیاسی بڵێن تێوە گلاون. دۆسیەکە چی لە خۆ دەگرێت و دۆسیەکە چی پێوتین لەبارەی ئەوانەی کە ئەمڕۆ گیان بەڕێوە دەبن و مەترسیەکانی ئەو دۆسیە لەسەر بڕیاربەرستان و دواتریش لێکەوتێ لەسەر وڵاتانی گیان و لەبارەی شارستانیەتی ڕۆژاواشەوە ئەم دۆسیە چی پێوتی ئایندەی شارستانەتی ڕۆژاوە چی دەبێت کە لەسەر هەمیانەوە باسی سەروەری یاسا دەکەن بە زماوەی 20 ساڵ ئەم دۆسیە پەردەپۆش کراوە، هەروە باسی بانگەشەی مافی مرۆڤ مەسەلەی دامەزراوەکان، بەڵام لەو دۆسیە ماوەی 20 ساڵی ڕابردوودا چاوپۆشی لێکراوە و قسە لەسەر هەڵوێستی ئالمانەکانیش دەکەن لەسەر ئەم دۆسیە و ئەم دۆسیە چی پێوتین لەبارەی ڕێکخراوەکان ئەوانەی کە بە ناوی جێندەر و مافەکانی مرۆڤ و منداڵان ئیش دەکەن و لە کوردستانی خۆشمان و چپەندێک تێدا بۆ هەرێمی کوردستانیش لەبارەی پاراستنی خێزان، ئافرەت، مافەکانی منداڵ پابندبوون بە ئاینی پیرۆزی ئیسلام. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر کەریم ئەحمەد قسەی لەسەر دەکەین. کاکتۆر بەخێر بێن، سوپاسیان لە دەبوون دەکەین. سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا بەڕێزت سەرنجی بەڕێز بزان لەسەر دۆسیە و ماوەیە بڵاو بووە، دۆسی جێفری ئیپستین کە سەرمایەدارێکی جوولەکەیە، چی لە خۆ گورت بوو بە دۆسیەکە چی تێدایە، دوای دینی سەر لێکەوتەکانیشی؟ بەناوی خوای گەورە میهرەبان، درود و سڵاو سەر گیانی پاکی پێغەمبەری خۆشەویستمان، ڕێز و سڵاوم بۆ بینەرانی خۆشەویست، سوپاس بۆ تۆ، سوپاس بۆ کەناڵی پێم. طبعا ما ڕووداوێکی زۆر گەورە بوو، وەکو تەقینەوەکی بورکانێک، تەقینەوەکی زۆر گەورە بوو، زلزالێکی زۆر گەورە بوو لە عالەما ڕوویدا، لە عالەمی ئەخلاق و لە عالەمی سیاست و لە عالەمی قیەم و بەهاکان و ئەو جۆرەشتانە. یعنی زۆر گەورەیە، کارساتێکی زۆر گەورەیە، چونکە مرۆڤایەتی لە دوای شەڕی جیهانی دووەمەوە، دوای هاتنی عوزبەت الئومەم و دوای هاتنی ئومەم متحیدە و دوای یعنی باڵا دەستبوونی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و ئەمانە و ئینجا بانگەشەکە هەڵکردنی یا هەڵگرتنی کۆمەڵێک دروشم، ئەوەکو دروشمی مافی مرۆڤ و ئازادی مرۆڤ و مافی ژنان و مافی کەمینەکان و مافی منداڵ و دەیان هینی دروشمی ئەلەم بابەتە. ئەمانە هەمووی ئەم ڕووداوە هەمووی خستۆژێر پرسیارەوە، بەتایبەت ئەم کارساتە لەسەر دەستی خەڵکانێکی ئاسایی ڕووی نەداوە، بەڵکو لەسەر دەستی کەسانێک کە هەموو گیان بڕێوە ئەبن، چی لە ڕووی سیاسیەوە، چی لە ڕووی فکریەوە، چی لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە هەموو ڕۆ یعنی ئەتوانی بڵێ نخبەی عالەمی غەربی بەتایبەت ئەمانە ئەلەم مەسلەوە تێوەگلاون. گرنگی دۆسیەکە ئەلێرایە کە ئەوانی تێوەگلاون لە ئاستە زۆر بەرزەکانن، ئەوانن کە چاوەڕوانیان لێکرێ، ئەوانە ڕاعی یا با بڵێن چاودێری ئەو شتانە بن کە نەتۆی گرتوەکان بانگشی بۆ کاتەبەنی کردووە لە مەسەلەی ئەوانەی کەوتن مافی مرۆڤ و مافی منداڵ و مافی ژن و مافی کەمایەتیەکان و ئازادی ڕادەربڕین و ئازادی تاکە کەسەکان و ئەو جۆرەشتانە، مرۆڤایەتی و ئینسانیەت و عەلە ئەساسیانێ مەز لە سەردەمی ئینسانیەت و ئەماژین. هەموو ئەو فەلسەفانەی خستەژێر پرسیارەوە کە لەم چەند سەدەی ڕابردووە پەیدا بوون و ئەم سیاسەتمەدار و با بڵێن بیرمەندان و ئەوانەی ڕۆژئاوای لەسەر پەروەردە بووە، یان زلزالێکی زۆر بوومەلەرزەیەکی زۆر گەورە بوو بەڕاستی، و یعنی هینێکە با بڵێن با بڵێن ئەعلانێک بۆ داهاتوویەکی زۆر مەترسیدار. باشە لەبارەی بڕیاربەرستانەوە بەرەسەر کێی لە پشت بووە، دیارە بە دیاریکراوی ئێستا کێی لە پشت بووە، ئامانجەکە چی بووە، چونکە لەو دوورگەیە تەنە بڵێن دەستدرێژی نەکراوەتە سەر منداڵان و ئافرەتان و هەتا بڵێن جەستیان شوێنراوە، کوژراون، پرسی سیاسیش تێدایە، بەڕێز دەڵێ ئابووریشی تێدایە ئەو دوورگەیە
وفكريشي تيدا لا أمانة يعني أواني جارم جفري بسن خوي بوي بناس خلقي حتما يعني اشتكون بلا بوتو أمو خلقي زانن بلا مروكو ياد خسنويك جفري بسن خوي بياكي جولاكي أمريكية جولاكي أمريكية جنا كرشي كتي جنا كنا يقولين ماكسيولا كتي روبرت ماكسيولي هینی موساد بووە یعنی عمیلێکی موساد بووە خەزوری بابلین کچەکەشی ئەژنەکەی بابلێن کە کاکچی ئەو پیاوە ئەمە بۆ پێوتێ عەراب یا بابلین هینی ئیشەکانی ئەو بووە بەڕێوەبەری ئیشەکانی ئەو بووە زۆرێک لەو ئیشانی کە بۆی هینکراوە ئەنجامدرا لە ڕێ ئەم ئافرەتەوە بووە ئەم پیا خۆی مەوادی 53 طبعا نازانرێت لە چەند جارێک لە دوو شوێنە دەرسی وتۆ ئەڵێن دەرسی وانی فیزای وتۆ بێ و شادەیەکێ بێ دوای لە ڕێی پەیوەندیکردن بە ڕجالی ئەعمالەوە بەرهەمهێنەرەکانەوە خۆی وەکو ناساندووە کە کەسێکی بەرهەمهێنەر بێت و کەسێک بوو ئیدارەی ئەموالی شەریکات ئەو شتانە ئەنجام بدات. خۆی خەڵکی منهاتنە طبعاً بەس لە پاریسیش ماڵی هەیە و لە دورگەیەکی شەیە ئەو دورگەیە کە ئێستا بەناوی ئەوە ناسراوە دورگەی لیتل سانت جێمس هەر ئێستا پێوترە دورگەی ئەپستۆن ئەم دورگەیە لە بەحری کاریبیە کە کاتە باشووری ڕۆژهەڵاتی ئەمریکا مەقدارە لە ئەمریکا دوورە دەمێکە دیارە لە نەوتەکان و ئەم دورگەی هەیە لە هینەکانە طبعاً ئەم کەشفبوونی ئەم مەسلەیە دەرکەوتنی مەسە بە چەند قۆناغی کارۆشتووە لە ساڵی 96 ئەمە مەلە فێڵدراوەتەوە بەڵام بە حکمی مادە و نفوزی خۆی و بە پارە و بە نفوزی سیاسیەکان و بە نفوزی دەوڵەتانی بابڵین ئەوانەی کە سەرپەرشتی و ئیشەکەن هەمووی داپۆشەوە تا ئاخری لە 2019 لە مانگی دوا بۆ بزانم قەزەیەکە تر هین بوو لە تەقیە و بەتاوەتی تەقیەوە و کۆنگرسی ئەمریکی تەبەنی مەسەلەکەی کرد و کە تەکلیفی لە وزارەی عەدلی ئەمریکی کرد مەلەفەکانی ئاشکرا بکە کە دەرکەوتووە نزیکەی 3 ملیۆن و نیو لاپەڕەیە لەگەڵ ئیمەیل و ئەو جۆرەشتانە لەگەڵ هەزارها وێنە و دۆکیمنت و ئەو جۆرەشتانە ئەمانە طبعاً ئەم پیاوە پەیوەندیەکی ڕاستەوخۆی لەگەڵ ئێهود باراکی سەرکۆزیرانی پێشووی ئیسرائیل هەبووە لە ئیمەیلەکانە تەنانەت زۆرێک لە ئیمەیلەکانیانی زاراوی تەوراتی تیا بەکاریە وەکو مەسلەی غۆیم مەسەلەن شەی غۆیم کە مەبەستی غەیری جوولەکەیە یا حتا باسی خوای کە فینیقیەکان هینیان کردووە پەرستویانە ئەمانە مووی لەم ئیمەیل و ئەم شتانە با بڵێن هینکراوە دەستنیشان کراوە خەڵکانێکی زۆر وەکوتم لە سیاسیەکان تەسەور ناکرێنی هەر لە ئەمریکا مەسەلەن ئەوە ترامپ و بیل کلینتن و ئۆباما و جۆرج بۆش ئەمە زۆرێک لەم سەرۆکانی ئەمریکای تێوگلاوە دیارە ئەمە یعنی ئەم پیاوە توانوێتی ئەو کەسانە هین بکوەکو ڕێسوزەرای هەند مەسەلەن تا ئەمیر کوڕی مەلیکی کوڕی شازادەی بەریتانیا کە هینەکەی لێ سەنرایەوە لە قەبەکە و نازناوەکە لێ سەنرایەوە سەرکۆزیرانی هیندستان مۆدی کچی سەرکۆزیرانی پێشووی ئوسترالیا سەفیری فەرەنسا سەفیری بەریتانیا یعنی کەسایەتی سیاسی حتى ناو عالمي عربية مثلا محمد بن سلماني تيايا محمد بن زايدي تيايا يعني وزيري دروي إماراتي تيايا حتى عندي كان بيشوي كبابن بشت بيشو دعي عندك لو كساني ناويان هاتو لو دوسيا زوري كان أو كاتشتي كوانبون مثلا كوري ولي عهد بوا باولي محمد بن سلمان كوري ولي عهدي سعودية بوا إسامة أو تقريبا ولي أمري سعودية ديان كساني تراوا إن جاء لآستي بيرمندان لسراني إلحاد
وەکو سەرانی الحاد وەکو هین یعنی ئەو کەسانە وەکو ریچارد داوکنز ئەوەی کە بایۆلۆجیستەکە کە باوکی الحاد داهەنرێ لۆرانس کراوس یعنی یەکێکە لە منەزرین یا بیرمەندەکانی الحاد ئەمریکیە ئەستیڤن هاوکینگز ئەو مەشلولە ئەو پیاوە هینە مەشلولەی کە تەنە چاوی ئەجوڵایەوە ئەوشی تێدایە ئەویان بۆ بردووە یعنی ئەو چی چێژێکی لەو مەسلەیە بردووە یعنی زۆر سەیرە ناوم چۆمسکی شاتوە نام چۆمسکی کە پیاوێکی نسبەتەن معقول و هین دیارە ممەسلی گەورە دەوڵەمەندی گەورە بێلگێتس و زۆرێک لە دەوڵەمەند گەورەکان وەکو هین ممەسلی زۆر گەورە ئەوەی کە دەوری هین ئەبینێ لە فیلمی تایتانیکە پاڵەوانەکەی فیلمی تایتانیک یعنی زۆرن ئەوانەی کە ناویان هاتووە تێوەگلاون و وێنەشیان و دۆکمنتیان لەسرە ئەمە بەنزۆت ئەو کەسانی کە تێوەگلاون ئەوەی سەیرە یعنی لەوانی کە تێوەگلاون یعنی هینێکی تێدا نییە با بڵێن کەسایەتی جوولەکە تەنها ئیهود بارەک ناوی هاتووە لە شوقەکەی مەنهاتن جناحی لە با بڵێن لە باڵەخانەیە بۆ لە مەنهاتن ئەم جناحێکیە بووە حتا بە جناحی قاسرات ناسراو بوو بە جناحی با بڵێن مناڵەکان باش ئەمانە یعنی لەسەر ئاستی زۆر گەورە دیارە ئامانجەکە چی بۆ دکتۆر ئامانجەکە هەر بازرگانی کردن بە مرۆڤ بوو یاخود وەکو بەڕێز دەڵێ ئامانجی سیاسی ئامانجی فکری ئابووری هەموو تێدا کۆبتەوە خۆیمە وەکی لە پشت بۆەوە دەریێخات کە ئامانجەکە لێکی بۆ ڕاستێکی یان زۆر شتێکی مەترسیدارە گومانی تێدا نەماوەکە ئەمە دەوڵەتی قواری زایانی لە پشتە باش قواری زایانی لە پشتە بەڵام ئەوی کەجێ سەیرەکە چی ئامانجەکە کۆنتترۆلکردنی هەموو دنیا لە پێناوی تۆ ئەگەر بگەڕێت بۆ ئەدەبیاتی جوولەکە ئەدەبیاتی جوولەکە وەکو غۆیم تەماشای غێری خۆیانەکەن گۆیم یا غۆیم یعنی خۆیان بە شەعبوڵڵاه الموختار زانوەوە قەناعەتان ئیمانیان بۆیە کە هەموو بەشەریەت بۆ ئەوە کرا لە خزمەتی ئەوان بکەن و وەکو گوێدرێژ ئەوان لیان خوڕن و بەکاریان بێنن ئەمە تێڕوانینی جوولەکە لە تەورات و لە تەلمودا بۆ غێری جوولەکە و ئەم ناوی غۆیمە لە ناو دۆکمنتەکانە زۆر هاتووە ئیمەیلەکان بازێکی هەر بە زمانی عەبری هاتووە لە بینی ئوهود بارەک و ئەم پیاوان دیارە طبعا ئەمە مەبەسلی ئێستا تۆ کە ئەبینی مەسەلەن ئەم هەموو دنیا قواری زانی ئەو هەموو تاوانەیە کرد مەسەن لە غەزا ئەو هەموو تاوانەیە کرد ئام هەموو سیاست مەدارانەی دنیا ئەم هەموو دەوڵەتانە کەس نێتوانی قسە بکە معناوە لە شوێن حساسیان گرتوون یعنی کارێک ئەوەنە ئەوراق و شتی ئەوانیان بەدەستە کە نەتوان هەڵۆستێک دژ بە جوولەکە دەرببڕن یا دژ بە قوارێ دەرببڕن لەگەڵەوە شا بەڵام طبعا لەگەڵەوە شامە بینیمان یعنی ڕووداوی و غەزە ئەو کارساتی لە غەزە ڕوویدا وحشیەت و درڕداەتی ئەو قوارەی دەرخست و ئەمەی پستونیش لە ئەخلاقیەت و نائینسانیەت و با بڵێن ئەو پەڕی نائینسانیەتی و نائەخلاقیەت و بێبەهایی ئەم قوارەی دەرخست ئەی بۆچی بۆیان پەرپۆش کردووە کاکتۆرە کوڕز دەڵێن لە کۆتایی نۆوەتەکانەوە ئەم دوورگەی کڕیوە و لەو کاتەوە ئەو توانای تێدا ئەنجام بدرێت بۆچی پەردە پۆش کراوە ئەو هەموو دەستگا هەواڵگیری ئەمریکا ئەو هەموو دامەزراوە ئەوانەی کە باسی سەروەری یاسە بۆچی بۆی پەردە پۆش کراوە و کارەکەی چی بووە تا 2019 دوایی کە دەڵێن کوشتوی ئەرزم کردی پێموتی ینی هۆکاری پەردە پۆشکردنەکەی ئەوەیە کە نهێنی ئەو سەرکردانە هەموو لەژێ دەستیان اینجا یەک شتێک پێ لە ڕۆژاوە مناڵبازی پۆدۆفیلیا مناڵبازی شتێکی زۆر قەزەونە یعنی احتمالێ هەر کەسێک لەسەر ئەوە هین بکرێت ساغ بێتەوە لەسەری هەموو پۆستۆ شتێکی لەدەست بە ئەمانە هاتوون یعنی ئیزافە بۆی گەوتاوانانی کە ئەنجام دراون لەوێ یعنی ئیزافە بۆی کە ینی مناڵی 3 ساڵ و مناڵی 4 ساڵ و مناڵی 5 ساڵ و تا 15 ساڵش زیاتر ئەو تەمەنانیان هین کردووە یعنی ئیزاف و تعدان لێکردن تعداکەشونە بۆ مەسەلەن یەکیان بەنە دەستی پیاوێک و یا دەستی جارێ لە شێوە کامەسەوەکو کەشەوی لێ هات یعنی یەکی لەو ئافرەتانەی کە
با بڵێن ئەم ئەپسن بەعزێک لە وەرزەکەی هینەکەی خۆی سەرماکەی خۆی بۆ ئەو بەجێهێشتووە وەسێتی کردو بۆ بێ ئافرەتێکە خەڵکی بلاروسیایە باسیەوە کاتیانێڵێ بە ڕۆژ خەڵکانێکی بەڕێز و محتەرەم و هین بوون شەوی لێ هات تر ئەگەر ئەبن بە کۆمەڵێ وەحش و درڕندە و خەڵکانێکی بێڕەحم و بێبەزەی و ئیتر بەرەبوونە ئەو مناڵ و ئەو کچە منداڵانە و ئەتر بە تعداکردنی با بڵێن سێکسی دوایش لەگەڵەوەشە باسی ئەوەکەن کە تەنانەت کە ترسێنراون و تەحفیز کراون با بڵێن وروژێنراون یا ترسێنراون تەمەن ئینسان کە بترسێ یا لە قەلق بێ یا شتێک بێ مادەی ئەدرینالین ئەڕێژێ ئەڵە لەو کاتانە هاتوون لەو کاتانی کە منداڵانیان تۆقااندو و ترساندو کە مادەی ئەدرینالین ئەڕژێت هاتوون مادەیەکیان لێ وەرگرتوون گوایە بۆ گەنجکردنەوەی خۆیان یا بۆ چالاکی خۆیان بۆ جۆرەشتانە بەکاریان هێناوە بێلەوەی باس لە کوشتن و با بڵێن برژاندن و خواردن و پارچە پارچەکردن و یعنی نازانی هیچ تەفسیرێک بۆ نادۆزیتەوە ئەمە یعنی چی مەگەر ئەوەیە کە خوای بەعل کە لە تەوراتشە باڵ هاتووە بە باڵ ئەم خوای فنیقیەکان بووە ئەم خوایە کاتی خۆی بەخوای ئاودانی و خوای باران و خوای سەوزایی و خوای هەورە ترشقە و شتانە ناسراوە دایمە مناڵیان پێشکەش کردووە بۆ ئەوەی بەرەکەت بڕێژێ بەسەر زەویە ئایا ئەمە لەوێ وەرگیراوە چکە باسیەوە کرێتەڵێ زۆر تقوس و هێنی شەیطانی لەو دوورگەیە ئەنجام درراوە یەکێ لەوانە ئەمەیە کە یعنی سەربڕین و کوشتن و دەرێنانی خوێنی مناڵ و پارچە پارچەکردنیان و تەنانەت خواردنیان و یانەمە کۆمەڵێ دروشمی هینی شەیطانیە ئەمە کات خۆی ئێمە باسی پرۆتۆکلات حکومە سەیۆن ئەکرا باسی هین ئەکرا بەعزێک هینی شێطانی و ئەوانە با بڵێن ممارساتی شێطانی و کە گوای لە ڕۆژئاوا ئەکرێت و کۆمەڵێ ڕێکخراو هەیە کۆمەڵە جەمعیات و منەزەمات و شتیوا هەیە ئەو جۆرەشتانە بەڕێوەبن ئێمە باوەڕمان ناکرد یا خەڵکی بە دووری ئێزانی یعنی ئەلەم سەردەما لەم سەردەمی تەکنۆلۆژیا لەم سەردەمی لاف و گەزافی مافی مرۆڤ و مافی منداڵ و ئینسانیەت و ئەم جۆرەشتانە ممکن نێشتی وا ڕوو بدات بەڵام ئێستام دوورگە ئەپستونە دەری خستکە بەڵێ ئەمە شتێکە حەقیقەتی هەیە و ناشزانرێ بجارێ وەکو بە عەرەبیە ما تحت السواهی دەواهی هێشتا نازانرێ وما خەفیە ئەکبەر یعنی ئەوەی کە هێشتا شاراوەتۆ زۆر ممکنە لەمە زیاتر بێ کە کامە ئەمە دەرکەوتووە خۆشتامەوە ساقەکان نەخراونەتە ڕوو قسمێکی خراونەتە ڕوو باش بەزم ئەم بڵێ نەگەر ئەمە ئیسرائیل لە پرش بوو بێ ئەم کابرایەوە چ خزمەتێک بەوان دەکە ینی لە پێناو خزمەتەکانی خۆیان ئامادەن بڵێن و کارە وحشی گەریانە بکرێ یاخو چه خزمەتێکی کردووە بۆ ئەوان خۆت زانی قواری زایۆنی قوارێک کە چێنراوە لەم ناوچێ باش کە چێنراوە لەم ناوچێ ئەبێ پارێزرێت بۆ دابینکردنی زامنکردنی پاراستنی ئەبێ وڵاتانە یان لەژێر کۆنتترۆڵی ئەمان نابن بۆی ئەوەم سۆگەر بکەن کە ڕۆژێ لە ڕژان لیان هەڵ نەگەڕێنەوە ئەمە ئیزاف بۆی کەەوە کوتم لە ئەدەبیاتیانە لە کتێبی پیرۆزیانە ئەوەی کەجێ سەرنجە تەبانەوەی کە من بەلامەوە سەیرە یانەمە یعنی ئیسلامیەک تونندرە و کارێکی تیرۆری ئەنجامەدا یاکسەرم شێک سەر ئیسلام و دەقەکانی ئیسلام و دەقەکە پیرۆزەکان و دەق قورئان و سنەتەوە نەرچێک کەچی ئەم هەموو تاوانە ئەکرێت لەلایەن ئەم قوارەوە یەک کەسێ بانگەشە بۆ ناکە بە خەڵکی نەبابین دراسەیەکی سەرچاوی فکری و عقایدەی ئەم بلەتە بکەنەمانە بووەکەن یعنی بۆ ئەوەنە درڕندن مەسەلەن لە وڵاتی وەکو لە کەرتێک وەکو غەزە بە ئاسانی بە 100,000 بکوژن و چەند 100,000 کەس بریندار بکەن و ئەو هەموو خانە بڕوخێن و ئەو هەموو مناڵ و ئەو هەموو ژن و پیر و پەککەوتۆ ئەمانە هەموو برسی و بێدەرتان بکەن بێەوەی مویە لە گیانیان بجوڵێت اینجا لەگەڵەوەشە سیاسەتمەدارانی دنیا ئەو پەڕی پشتگیری خۆی و خۆیان و پاڵپشتی خۆیان بۆم قوارێ دەربخەن
ئەمە معنایەوە یعنی جوولەکە چکە خۆزانی ئەم جوولەکە سەرمایی دنیا بەدەستی جوولەکەوە ڕاستەکەی وەختی خۆشی شەڕ هتلەر بۆچی ڕقیلیاسان ڕقیلیانەسا لەبەرەوەی کە سەرمایی جوولەکە ئەلمانیای بە دۆڕاندا دەوری زۆر بوو لە ئیدارەدانی ئەو شەڕە کاتێکە پشتی بەریتانیایان گرت و سەرەوەت و سامانی خۆیان خزە ژێر هینی با بڵێن ڕکێفی بەریتانیاوە لەبەرەوەندە ڕقیلیال گرت بوون ئەمان بە سەرمایی خۆیان بەو سەرمایی کەهیانە سەرمایە زەبەلاحە کۆڵێن گەورەترین دەوڵەمەندەکانی دنیا پارەی دنیا و سەر و سامان و زێڕی دنیا لە ژێر دەستی ئەوانەیە لەبەرەوە بە کەیف خۆیان بە شرێت ئاڕاستەکەن و ڕۆژاوە ئاڕاستەکەن چیاوانی کە بڵێن ئەم گیانە بەڕێوە دەبن بڕە لە چارنووسی خۆڕەڵاتی ناوەڕاست ناوچەکانی دیکردن لەو دۆسیانە تێوەگلام چمە ترسیەکەیە ئێمە بڕیا بەدەستان بن بەڕێزوتت ناوی زۆر سەرۆکی ئەمریکا هاتووە لەو دۆسیەیە و ناوی هەندێک سەرۆکی بڵێن وڵاتی عارەبی هەندێک کاربەس وڵاتانی عارەبی هاتووە ماوسم چیمان پێدا لەبارەی مەترسی بەڕێوەبردننی جیهان لەلایەن ئەو نخبە سیاسیە ناگەر بە شێت وەشی نێت و ینی هینێک من تەسەورەکەم ینی دوای ئەمە دەڵەن ڕووداوی و غەزە ملەتانی ڕۆژاوای زن و کردەوە ملەتان جاران کەس بۆی نەبوو لە هەموو عالەمە باسێکی جوولەکە بکات بە خراپ یەکسەر بە دژە سامێتی تۆمەتبارە کرا تەنات بۆت نەبوو نکۆڵی لە هین بکەی لەوەی هۆلۆکۆست هەر کەسین کۆڵی لێ بکردە غرامە ئەکرا سجنەکرا زۆر ئجرایەتی بەرامبەر ئەکرا یان لە ڕۆژ ئاوا کەس نەیە توانی دەنگ هەڵبڕێ دش بە جوولەکە لەگەڵەوەی کە گەلانی ڕۆژە خۆشیان بە جوولەکان نایە چونکە لە هەر شوێنێکا بوو بێتن ئەمان لە شوێنێکا بوو بێتن بە سوو بە ئستیغلال بەبانە مامەڵەیان کردووە خەڵکی لیان بێزار بووە بەڵام لەبەرەوەی ئەو دیارە ئێستا دەرەکەوێت ینی بلە ئەنجامی ئەمە ئێپسنە دەرەکوێ بۆ ملەتان بە ئاراستەیەکە ئەڕۆن دەسەڵاتداران بە ئاراستەیەەکە یعنی گەر تۆ تەماشای ڕایگشتی وڵاتانی تەماشای ئەوروپا بکردایە ئەمریکا و ئەوروپامانە لە ڕووداوی و غەزە لەو 2 ساڵە هەمووی بە ئاراستەی پشتگیریکردن بوو لە غەزە لەو لاشەوە تەماشاتەکە سیاسەتمەداران و کاربەدەستانی وڵاتانە بە ئاراستی 180 پلە ئیشیانە کرد ئینسا خەڵکی زۆر تێناگەیشتن هۆکارەکەی چییە ئێستامە پسن دەرێخا بەشێک لەو نێنیانە دەرەخا کە ئەمانە ئەم سیاسەتمەدارانە ئەم دەستڕۆیشتوانە ئەم نخبە سیاسی و فکری و ثقافی و با بڵێن ئەمانە ئەقتصادی ئەمانە هەمووی لەژێر کۆنتترۆڵی ئەمانە بوون و هەموویان نقطەی زەحفیان گیراوە و شتی زۆر خراپیان لەسەر تۆمار کراوە بە تایبەت مەسلەی منداڵ و ئەم دەستدرێژیکردنە سەر منداڵی 3 ساڵ و 4 ساڵ و ئەو جۆرەشتانە بەس مۆسم بۆ خۆڕاتی ناوڕاست و بۆ میلەتان ئەوانەی کێستا حکومڕانی بەڕێوەبن جێگەی مەترسین ێستا بۆ نمونە پشگیری دیکتاتۆرانی ناوچەکە دەکەن ناوچەکان دابەش دەکەن جەنگ بەرپا دەکەن وێرانی لە ناوچی خۆڕەڵاتی ناوەڕاستێ وانە بەشێکیان ناوێت لەو دۆسیە داهاتووە من نازانم لەسەر ئاستی سیاسی داهاتووی جیهان چی ڕوادات بەڵام بە هۆش هاتنەوەیەکی زۆر خاصن لە ئەوروپا ساتۆ بینی لە ئەوروپا مزاهرات لەسەر ئەم مەسەلەی دورگای پستنە لای خۆمان هیچ دەنگ و باسێک نییە لەوێ هەر لادینیەکان ئەلمانیەکان خەڵکی ینی هەموو خەریکی ڕێپیوان و هینن مانگرتنەوە جۆرەشتان ڕێپیوان بە تایبەت دژ بەم تاوانانەی کە ئەنجام درا چونکە خۆزانی سەلەبەری دوورشمەکانی ڕۆژاوە هەمووی خستە ژێر پرسیارەوە بۆ ئایندە ینی لەو باڕام ئەگەر ینی بۆ ئەم قوارەیە زیاتر کە دەرکەوێ بۆ ملەتان تەسەورەکەم بۆ ئایندەی مرۆڤایەتی و بۆ ئایندەی ئەم ناوچێش سوودمەند بێ سوودی لێ وەربگرێت ماوسمە و جنگانەی کە هەڵدەگیریساون هیچ پەیوەندیکەم بۆ دۆسیەوە هەیە بۆ نمونە جەنگی عێراق بوو بێ
جەنگی بۆ ئێستا دژایەتی ئێران دەکرێ جەنگەکانی دیکە ئەفغانستان بوو بێ جەنگی غەزە بوو بێ پەیوەندی هەیە بەم دۆسیانە یاخود مامەڵی لەگەڵ ئەو ناوچانە بەڵام من قناعەتم وایە ینی لەو ڕۆژەی کە ئەم قوارەیە چێنراوەکو باسم کارن ئەبێ بپارێزرێت بەچی پارێزراوی لێکرێت بە مەشغوڵکردنی ئەم دەوڵەتانی کە چواردەوری ئەو قوارێن خۆی ساڵی چلوەشت شەڕی ساڵی چلوەشت تەماشا بکەین ساڵی چلوەشت وڵاتی کوک و عێراق سوپاکانی وڵاتە عەرەبیەکان خەریک بوو تەواو فەڵەستین کۆنتڕۆڵکەن بەڵام قائیدی جێیشەکە لەو کاتە قایدی هەموو لەشکرە عەرەبیەکان کابراکی ئینگلیز بوو هینێکی لە ئەردەن بوو وەکو ڕێیس ئەرکان وا بوو گڵۆب پاشا بە ئەمری گڵۆب پاشا ئەو قیادەی جێشەکانیە کرد بە ئەمری گڵۆب پاشا هودنە ڕاگیرا کە هودنە ڕاگیرە ماوەی چەند ڕۆژێک ئەلەو چەند ڕۆژە سوپایەک و چەک و تەقەمەنێکی زۆر هێنرا بۆ ئەو قوارەیە لۆزمنن ینی ئەو شەڕکرانەی کە لە شەڕی جیهانی دۆما بەشداریان کرد بە خیبرەیەکی زۆریانە ئەوان هەموو هێنرانە فەڵەستین و ئەوە بوو لە ئەنجامە سوپا عەرەبیەکان دەرکران لەو منطقەیە و لە فەڵەستینیوەی فەڵەستین کەوتە ژێردەستی قواری زانیەوە کە لەوەبەر زۆر کەمی لەبەردەسا بوو یعنی مانە لاوازکردن و مەشغوڵکردنی ئەم دەوڵەتانەی وردە وردەیانی تر لاوازکردنی ئەم وڵاتانە بە پێویست زانراوە بۆ دابینکردنی ئەمنیەت و سەلامەتی ئەو قوارەیە یعنی ئەو قوارێ وەکو پۆلیسێک وا بۆ پۆلیسی ڕۆژاوا بووە لەم ناوچەیە بۆ دابینکردنی بۆ ئەبتزاز وەکو ئەبتزازی ئەم ناوچەیە لە ئەمان کاتش ئەمان ئەو نفوزەی کە هەیەیان بووە بۆ دابینکردنی یانسەم تەسەورەکەم یعنی گەلانی ڕۆژاوا و ئەمریکا و ئەمانە ینی بەهۆش خۆیان ئەبێنەوە و بزان ئەمانە چی تاوانێکیان بەرامبەر ئەنجام درراوە و تێبگەن بۆچی با بڵێن کاربەدستانیان ئەبۆ شوێ مامەڵیان لەگەڵ دۆسیەکانە کردو و لەگەڵ کێشەکانە کردو باش سەبارەت بە پرسی شارستانێتی ڕۆژاوە و پەیوەندی بەم دۆسیەیە نیشانی پرسیار دروست دەکە یاخود چکە لەوێ باسی سەروەری یاسا زۆر دەکرێت لەو شارستانێتە مافی منداڵە مافی ژنانە ڕۆڵ دامەزراوەکانە نامن بە تەکید یعنی وەکو باسم کردی چونکە ئەمە یعنی مەگەر کۆمەڵە چەتە یا کۆمەڵە ڕێگەر ئەبەوە هەڵسانایە مەسن دورگەیەکیان دروست بکردای و خەڵکیان بڕفاندای وینیان کۆمەڵە چەتە و کۆمەڵێن بەس ئەوەی ئەم ئیشە کەس یعنی کار چینە باڵاکانی عالەمە وەکوتم لە سیاسەکان و لە بیرمەندان و لە ئابووری لە دەوڵەمەندەکان و سەرمایەدارەکان و تەنانەت لە ممەسیلەکان و ئەکتەرەکان ئەمانە یعنی ئەمانە هەڵسانی ئەمانە بەم کارە مزداقێتی یعنی زۆرێک لەو دروشمانە ئەخاتژێر پرسیارەوە یان سە بەدوامە سەوتۆ تەواز خەڵکانێک زۆر نازان لە ئەمریکا دیاردەی مناڵدەزین ئێستا ممکنە ئێستا هەموو وەکو شریت بێنەوە بەرچای خۆیان کە بۆچی مناڵیان زیادەی مناڵدەزین بۆ هەبووە لە شەڕەکانە مەسەلەن لە کاتی بوومە لەرزەکان کاتی ڕووداسوو شتەکان کاتی شەڕەکان کاتکە مناڵ نەماون یا بێسەر شوێن بوون براون ئێستا خەڵکی وەکو شریتێت و خیاڵانە ئەم مناڵانە بۆ کێ براون وەچیان لێکراوە من طبعا ساڵی 2000 لە ئەمریکا بووم لە ڤرجینیا ویلایەتی نزیکی واشنگتن ستیە یەکێکە لە ویلایەتە با بڵێن پێشکەوت ڕاقیەکان ینی مەکسیکی و ڕەشپێست و شتیوایتیان نییە هەموو سپی پێستن و ئەوروپیشن خۆی لەوێ تۆمەت بۆ زیاتر بۆ ڕەشپێستەکان مەکسیکیەکان دەستدرێژ ینی ئاماژە بۆیان ئەدرا کە گوای ئەوانە مەسئولون لە مناڵدزین و لە تادا لەسەر کچ و ئەو لە جۆرشتان تەب لە ئەمریکا ڕۆژ نەبوو لە جەریدەکانیان
وێنەی چەند کچێک و چەند مناڵە کۆنێکیتیانە بە کەمانە بێ سەر شوێن کراوە کە دزراون من بە چای خۆم من برادێک ملوێ دکتۆرە ئێساش لەوەیە لە ڤرجینیا بوو مەکتەبی مناڵەکانیان لێرەوە بۆ کوێ دوور بوو یعنی تا سەرجا دەکە ئەو پەڕی 3 دقە هەموو ڕۆژێ وایە خۆی یاژنەکەی بچونە بە شوێنیانە بیان بردناوە بیان هێناناتەوە وتم دکتۆر بۆچی واکە ینی خۆم وڵاتێکی ئەمنیەت و ئەمان و هینەوانە بۆ ئەمە نامانە بین بە عیبرە بۆ خەڵکی تر لێرە تەمینیت لە مناڵی خۆت یعنی نازە تەمین ئەمە لە ساڵی 99 دیاردەی مناڵدزین و کچ دزین و ئەم جۆرشتانە لە ئەمریکا زۆر بەڵام ئالان پەردەپۆشیە کرد ئێستا ڕەنگە دەربکەوێت کە ئەمانە دزراون زۆرێک لەمانە دزراون ئەگەر ئەمە طبعاً ئەوەی ئیشێکی وا بکە دە ئیشی تریشی ممکنە ئێستا دەیان دورگەی تریشە بێ خەرکێم ئیشانە بن کە شتێکی وا کرد شتی تریشەکەی دووبارەکردنەوەی اعتیادی ئاساییە لەبەرەوە یعنی ئەم دروشمانە دروشمی من لە مستەشفا ڕۆژێکیان عایلەیەکی سووری هاتن لێرە نۆڵا لێرە مناڵەکان نەخۆش بداخم کوا دایکی تۆڵا دایکی ناتوێت لە سویدی وتی دکتۆر ڕامان کردووە لەبەر ئەم مەسلەی جێندەر و ترانسجێندەر و نێ ڕەگەز گۆڕی و شتانە تۆ لەوێ خۆتزانانی ناتوانانی دایک باوک ناتوانێت بە مناڵەکان بڵێن تۆ کوڕی یا کچی ڕێگە ئەوان لێگرت بوون تێر بە هەڵاتن هەڵاتین دایکیان لەوێ ماوەت و تا ئەورا خوشتیەوەکە من مناڵەکان هێناوە هاتوومەتەوە زۆر مەترسیدارە لە ئەوروپا و لە ئەمریکا و لەو جۆرەشتانە یان ئەگەر باتە من بەلاشمەوە سەیریانی ترامپ ینی چۆن توانێ ئەم هەنگاوە بنێت ینی دژی ترانسجێندەر و ڕەگەز گۆڕین و ئەو جۆرەشتانە بوەستێتەوە لەگەڵەوە شاکە نقطەی زۆعفی بەدەست ئەوانەوەیە ینی دیارە کابرا حقت ئەوەیە کە زۆر بیر لە عاقبەتی شتەکان ناکاتەوە هەر ملێنێت ئەگنامە بۆچی تا ئێستا کەسێکی تر بڵای ناوی مایکل وڵفە دەڵێ هەر چاپەکەوتی لەگەڵ ئیبستن دەڵێ ئەیبستن وا دەڵێت هەم کەسێکی فێڵبازە لە خەڵۆ بوو من نایناسن هەر خۆی ئاماژەی کردبوو لێکی لە کتێبەکان بەڵێ بە تاکید وایە بە تاکید یەکتری باشە ناسن گومانی تیانە باش بە سەبارەت بە هەڵوێست لەم ڕووداوە یاخود ئەو جۆرە ڕووداوانی لەو دوورگەی ڕوودا هەر مەترسیە لەسەر وڵاتانی ڕۆژاوە یاخود هیچ مەترسێکی بە وڵاتانی دیکە بۆ خۆمان تێدایەوە سەبارەت بە هەڵوێستیش دەبێت چۆن مامەڵی لەگەڵدا بکرێ ئەم ڕووداوانە خۆی ئەبێت طبعاً سەر لە ئەوروپا و لە ئەمریکامانە خەڵکی هۆشیاتوت و کەوتونەتە وەکوتم کەوتنە سەر جادەکەن ئەزان کەمە چی مەترسیەکە و چی یان زەنگی مەترسیە بەڕاستی یان بەشەریەت تا ئەو حەدە کەس تەسەوری نەکردووە کەس تەسەوری نەکردووە مرۆڤایەتی لەم سەدەی 21 لە سەدەی یعنی ئەم هەموو تەکنۆلۆژیا و پێشکەوتن و ئەمانە بەشەریەت لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی ئینسانیەوە ئەوەنە بەرەو دوا چوو بێت و ئەوەندە بەرەو بابڵێن بەرە وحشێت چوو بێت لەگەڵ ئەمام و دوورشمانە سەگەرە دوورشمەکانیان نەبووە بارحاڵ یان لەگەڵ ئام هەموو دوورشمانە بەشەریەت لەم سەردەمی بابڵێن لە سەدەی 21 مرۆڤایەتی نەک مرۆڤایەتی وەکوتم کۆمەڵە چێتە ڕێگرۆ شتانە سەرانی مرۆڤایەتی لە هەموو ئاستەکانە تا ئەو ئاستە ڕۆچوو بن لە فەساد و لە نائینسانیەت و لە نائەخلاقیەت و لە درڕندەیی و لە وەحشیگەرێتی و ئەمانە یانەمانە بەڕاستی زەنگێکی مەترسیدارە بێ بە شەریەت بچێت و بە فەلسفەکانی ئەو فەلسفانەی ئەمڕۆکە ئاراستی مرۆڤایەتیەکەن فەلسفەی وجودیە فەلسفەی نەفعیە ئەم فەلسفانەی کە غەربیەکانی لەسەر پەروەردە بوون ئەم جارێکتر بێ بە شەریەت بەوا بچێتەوە کە مەسەلەی ئەخلاق یعنی نەعلم نەزانست نە تەکنۆلۆژیا نامشتانە ناتوانێت سنوورێک بۆ ئەخلاق ئینسان دابنێ بەعکسەوە ئینسان بۆ هەیە یعنی ئەو هەموو شتانە بەکاربێنێت بۆ دڕندایەتی خۆی ئەگەر بێت و کۆمەڵێک هین نەبێ قێم و با بڵێن ئەخلاقیات و شتانێک نەبێ ئینسان بگەڕێت و بە تایبەت یعنی مەسئلەی ئەحساسکردن بۆی کە
ئەم کەونە خاوەنێکی هەیە و ستەم و هین هەروە تاسەر نابێت و با بڵێن محاسبەکردنی بەدواوەیە یان نەمانی دین طبعا نەمانی دین ڕۆڵی دین لە ڕۆژ ئاوە بە تایبەت دین ڕۆڵی نەماوە ئەم ڕۆوانەی کە ڕۆژاوە بەڕێوەبام فەلسەفە تازانەیە وەکوتم فەلسفەی وجودی و فەلسفەی پراگماتیزی و فەلسفەی عەدەمی و فەلسفەی عەبەثی و ئەم فەلسفانەیە کە ڕۆژاوە بەڕێوە ئەبات سەرانی ڕۆژە لە سیاسەتمەداران لەوانە لەسەری پەرۆر دەبوون ئەمانە یعنی فعلەن بەشەریت ئەوە بەرەو ئاقارێکی زۆر مەترسیدارە بە بەرەو دەرەنجامێکی زۆر مەترسیدارە بە ئەمە حەقی خۆیەتی تر من تەسەوری شەکەم تەسەورەکەم دوای ئەوە کۆمەڵی فەیلسوف پەیدا بێ دراسەیەکی باشی ئەم مەسەلەیە بکەن کە خۆی هەندێک فەلسەفە لە ئەنجامی ڕووداوەکان و ئێستا فەلسفەی وجودی فەلسفەی عەدەمی فەلسفەی عەبەثی هەموو دوای حەربی جیهان شەڕی جیهانیەکەم و دووەم دروست بوو کاتی بینیان یعنی بەشەریەت ئەم هەموو کوشتارە لەیەک ئەکەن و هینەکە لە پێناوی خاک و لە پێناوی هەندێک مەسایلی تر فەلسفەی وجودیە تاتەکایە و فەلسفەی عەدەمیەت ومانات ئەو فەلسفانە چی لە خۆ دەگرن بڵێن ئەو فەلسفان فەلسفەی وجودیە دەڵێت تۆ گرنگترین شت ئینسانە تۆ بێ هینی کیانی خۆت تحقیقی کیانی خۆت بکەی منفعات و بەرژەوەندی خۆت لە چاو بگری یا بەعزێکی باوەڕی بە هیچ هینێک یان لە ئەنجامی ئەوە باوەڕی بە هیچ دروست شتێک نەماوە لەو فەلسفانە ئەم فەلسفانی ئەمڕۆ کە با بڵێن دوای شەڕی جیهانی دووەم سەری هەڵدا تەسەورەکەم دوای ئەم کارساتە دوای ئەم ڕووداوە گەورەی دوای ئەم زلزالە کۆمەڵێ بیرمەند کۆمەڵی فەیلسوف سەر هەڵ بدەن جارێکتر باسی بەهاکان و باسی قیەم و باسی بۆ خۆمان دەبێت چۆن پێداچوونەوەی پێدا بکەین پێشتر کۆمەڵێک ڕێکخراوە بوون ڕێکخراوی دەوڵەتی بوون لێرە فەندی ڕێکخراوی دیکەیان کردووە بۆ مەسەلەی جێندەرە مافی مرۆڤە نازانام ژنانە چۆن مامەڵی لەگەڵدا بکریانی دوای ئەم ڕووداوانە کوردستانی خۆشمان پێشوی باسی بکەم من سێرم لە یعنی لادینیەکان و ئەلمانیەکان و سکولارەکانی کوردستانیت هی کوردستان جیهانی عەرەبیش بەگشتی یان تەسەورەکە ئەکرا ئەوان شۆک و غەرب یعنی هەڵۆستێکیان هەبێ وەکو ڕۆژاوەکان هەڵۆستێکیان هەبێ و ئیدانەی ئەم هینانە بکەن ئەم شتانە بکەن وە پەیوەندیان لەگەڵ ئەو ڕێکخراوانە و لەگەڵ ئەو منەزەمە شتانە ببڕن کە با بڵێن کە ئەم دوشمانیان بەرز کردوێتەوە کە بە ناوی مافی مرۆڤ و مافی منداڵ و شتانە دەرکەوت ئەمانە هەموو وەسائلێک بوون حتاڵێ ئەم هەموو ڕێکخراوانە هەمووی بەشێ لە ئیشەکانیان دابینکردنی منداڵ یا کچی هین بووە بۆ ئەو دورگەیە وەکوت ملوانەیە دورگەی تریشە بێ ئەمانەی اینجا ئەمانەی فەند یا با بڵێن یارمەتی زۆرێک لەم ڕێکخراوانیان داوە دەرکەوت ئەمانە بەشێکیان لەو هەرسەر بەو جێتانن کە بەشدارن لە تاوانەکانی دورگای ئێپستینە ئەمە خۆیەتی ینی ڕۆشنبیران ئەوانەی خۆیان بە بیرمان دەزان ئەوانەی خۆیان بە با بڵێن باسی هومانزم و بە مرۆڤایەتی و مرۆڤ دۆستی و مافی مرۆڤ و مافی منداڵ ئەمانەکەن حەقە بێنە جواب یعنی ئەم هەموو تاوانەی بەرامبەر هەموو منداڵە کراوە لەو دورگەیە لەسەر دەستی ئەم هەموو سەرۆکانە لەسەر دەستی ئەم هەموو زانا و کەسایەتیانە ئەمە حەقە ینی هەڵوەستەیەک بکەن و بە خۆچوونەوەک بکەن بەڵام ئەوی کە ڕۆدا بەداخۆیانی ئەمڕۆ کە لادینیت بۆ تەعقیدەیەک ینی کابرا بە هەر شێوەک بەرگری لێ کات و زۆرێک لەوانە سواری کەسەری خۆیان بوون و ئامادەنین دان بەم واقعەت هەڵە بنێن ئەگینا ئەمە کەوتنی پرۆژەکەیانە فەزح بوون و با بڵێن ڕوخانی ئەو پرۆژەیە بۆ لەبەرەوەی کە وەکوتم یانی ئەوانەی کە بەرگریکارانی مافی مرۆڤ بوون ئەوانەی کە نەتوێ گرتوەکان تە بە نێوشتانەیە هەمووی دەستی هەیە لەو تاوانانە کاتە کە دەستیانێ لەو تاوانانە چۆن لە ملاوە بەتەنگ مافی مناڵۆن و لەولاش وا لە مناڵەکەن چۆن بەتەنگ مافی ئافرەتەوە لێرە بۆ دیارەکە بێ نابێت کەچ خواری 18 ساڵ شوو بکات
بەڵام لێ کچی 3 ساڵ و کچی 4 ساڵ و وەکو درڕندە یە کەسیش ناب لە کات بەجارێکە چەند کەسێ تێبەرە بن مەسەلەن ئەمانە هەمووی ئەو دروشمانەیە ئەو شتانانە خاتە ژێر پرسیارەوە ئەیسەلمێنێ کە مرۆڤ ئەگەر بێت و یعنی تەنە بە عەقڵ یا بە سەقافەت ناتوانێت بەرەنگاری ئەو شەهوات و ئارزوەکانی نەفس بێت و ئەگەر بێت و لە هێزێکی گەورەتر نەترسێ لە ڕۆژێک نەترسێ کە محاسبە کرێ سام دڵنیام تەبانوانەیە کە بە ئیشاڵ ساون قەت تەسەوریان نەکرد و کەشف ببن لە بارا مەگەر بیان زانە کەشف بن ممکنە هزار حسابیان بۆ خۆیان کرد بێ ئەی چیجا ئەگەر ئینسانێک بزانێت کە لێپرسینەوەیە کە ئەم کەونە خاونێکی ئەم دنیاە کۆتاییەکی هەیە لە دوایەوە محکەمەیەکی ترێت ئارەوە هەر ئەمە دەریەخات هەر ئەمە دەریەخە بوونی ڕۆژێکی تر بۆ دەرکەوتنی حقیقەتەکان زۆر زەرورە وەکوتم تۆ لەم جەزیرە طبعاً ئەوەندە مەلەف خراوەتر و چەندی تر نەخراوەتەوە و چەند جەزیرێتی لەو بابەتەیە ئەمانە خۆ هەروەکو ئەمیان کەشف بوو خۆ لەوانە دەیانی تر کەشف نەبێ ئەمە ڕۆژێک نەبێمانە بەشەرت هەموو ئەمانە بزانێت معنای ئەم دنیایەکی فعلن یعنی دارستانە جەنگەڵستانە نە بەهاکان دەوری تیابینێ نە ئەم دروشمانە دەوری تیابین بەدە پرسیان بە سەرپاراستنی بڵین خێزان و پابندبوون باینی سپیرۆزی ئیسلام بۆ کۆمەڵگەی ئێمە پاراستنی خێزان منداڵ چەندە گرنگەوە دووربوون لەو ڕێکخراوانە وڵا ترەمە طبعاً ئەمە هینێکی با بڵێن جورعەیەکی باش بوو بۆ دیندارەکان یعنی جورعاگە بکەنە کوردی یعنی بینێکی با بڵێن پاڵپشتێکی باشە بۆ دیندارەکان کە دەست بە بنەماکانی ئاینەکانەوە بگرن و بزانن ینی بەختۆری ئینسان تەنە لە شوێنکەوتنی بەرنامەی خوایە تەمەەن ئەم بەرنمەی کەمە باڕمان پێیتی بەرنمەی دەستکاری نەکراو چونکە مرۆڤ دەستی گەشتی بێتە هەر بەرنمەیەکی خوای دەستکاری کرد بێ بەو ئاراستای بردوێتی کە خۆی ئەوێت تەنە بەرنامە ئیسلامە کە دەقە پیرۆزەکانی دەستکاری نەکراون و ئەتوانێت ئینسان لەسەر داوێن پاکی لەسەر با بڵێن لەسەر دەستپاکی لەسەر دوورکەوتنەوە لە تاوانی ئاوە قێزەون بپارێزێت ئەمە زیاتر پاڵمان پێوەنێ وامان لێ کات کە قیمەتی نرخی خێزان بزانین و نرخی ئەو بەهاو ڕێنمای ئیسلامیانە بزانین کە ئیش لەسەر پاراستنی خێزان و پاراستنی تاک و پاراستنی کەرامەتی ئینسان و هی منداڵ و هیچ نەوشتانەکە ئێمە مەسەن لە کۆمەڵی ئێمە تۆنەوەی جێداخە ئەلمانێتی عەرەبی و ئەلمانێتی کوردی لە جاتی و مەسەن بە خۆیانە بچنەوە و دان بە ئیدانەی ئەو سەرکۆنەی ئەو شتانە بکەن یانوێ کۆمەڵە نمونە لە ئیسلامە بێنە بڵێەوە تا لە ئیسلامی شاوا بووە یەک لەوانە مەسەلەن وڵاتی پێغەمبەری خوا عایشە لە 9 ساڵەیە خواستووە پێغەمبەری خوا عایشەی خواستووە عایشە لە ڕووی نەفسیەوە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی عەقلیەوە لە ڕووی کۆمەڵاتیەوە عایشە گونجاو بۆ زۆر چونکە پێغەمبەر لە دایک باوک خۆی داوای کردووە و کۆمەڵگە ڕخنەی لێ نەگرتووە و خوش سبحانه وتعالى ئەقراری کردووە لەسەر گەر شتێکی نابەجێ بووە خوا ئەقراری ناکرد لەسەرەوە یعنی تۆ بێ من بەدەستم پۆستێک بنووسم گەورەتر لە تاوانی ئێپستن گەورەتر لە تاوانی ئێپستنەوەیە کە یعنی تۆ ئەو تاوانە کرا تۆ بێ چاواشەکاریەک بکەیت حەقەکەش لەبەر چاوی خەڵکی ناشین بکەیت و وای لێ بکەیت کە بڵێ بەشەریەت هەمووی ئاوهایە ئەدیانەکان دینەکانی شوان ئیسلامیش ئاوهایە مادام هیچی فەرقی نییە مادام جیازی لە بینی هیچیانە نییە کەواتێمە بۆ خەم بخۆین و بۆ مەسەلەن ئیدانی بکەن وینی بکەین یعنی دوو جار تاوانەکەن یەک بێدەنگبوون لە ئاستی ئەو تاوانە گەورانی کراوە دوو هەوڵی شێواندنی ئیسلام بۆ وا وێناکردنی کەنەهو یان ئیسلامیش شەبیهە بەمەی کە ئەمڕۆکە بە شەریەت ئەیکە ئەمڕۆکە لە با بڵێن لە دوورگە ئێپسنە ڕوویداوە ئەمە هینی ئێمە متمانە ئێمە باینەکەمان زیاترە کاتەوە و باڕمان بە گونجاوی ئەم ڕێبازی خۆمان زیاترە کاتەوە وامان لێکە زیاتر پابند بین بە
بەعاکان و بە ئەخلاقیاتی زۆر سپاس دەکەین بەڕێز دکتۆر کەریم ئەحمەدمان باکری سوپاسیان بەدەبوون دەکەین. زۆر سپاس بۆی بینێرانی بەڕێز سپاس بۆ ئەو کاران خواتان لەگەڵ.